بەڵێ بەڕێزان ئەوەی کە جۆمان لێبوو ئەوە دوایین زانیاری بوو لەسەر دۆخی ڕۆژئاوا و قامیشلۆ حەسەکەوەی کە هاوکارم دیلان بۆی باس کردین و کات ژمێر هەشتی ئەم شەو چەند خولەکێک بەر لە ئێستا ئاگربەست کۆتایی هاو لە نێوان هەسەدە و دیمەشق چاوەڕێ دەکرا کە ئاگربەست درێژ بکرێتەوە بەڵام تا ئێستا ئەوەی زانیاریە و هەیە بە هیچ شێوەیەک ئاگربەست بە شێوەیەکی فەرمی ڕانەگەێنراوە بۆ ئەوەی کە بەردەوام بێ و درێژ بکرێتەوە لە کۆبانێ دۆخێکی زۆر استقرار ناستەقامگیر هەیە هەتا کار گەشتوتە ئەوەی لەو ئابلوقەی کە خراوەتە سەر کۆبانێ ئەوەی کە هەیە و زانیاریە 4 منداڵ گیانیان لە دەستداوە کە بوونەتە 5 منداڵ گیانیان لە دەستداوە یەکێکیان کۆرپەیە واتە منداڵێکی ساوایە بەهۆی سەرما و سۆڵە و خۆتان نەزانن وەرزی زستانە بەهۆی نەبوونی خۆراکەوە بۆیە بەڕێوەبەری خۆسەر داوا ئەکات لە کۆمەلگەی نێودەوڵەتی بەتایبەت دەڵێ ڕێڕەوێکی مرۆیی بکەنەوە بۆ ئەوەی کە هاوکاری بگەێنینە کۆبانێت چونکە دۆخی کۆبانێ زۆر خراپە ئەگەر بێت و بەو شێوەیە بەردەوام بێ کارەساتی گەورەی مرۆیی لێ ئەکەوێتەوە لەسەر ئەم پرسانە بەڕێز ڕامی عەبدوڵڕەحمان بەڕێوەبەری ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕاستەوخۆ لە قاهیرەوە لەگەڵم دەبێت بە سوپاسەوە بەڕێز ڕامیم کاتت باش سوپاس کە ئامادەن لەگەڵمان مەبەستمە لەسەر ئاگربەست دەست بە گفتوگۆکانمان بکەین بزانین ئاگربەست درێژ دەکرێتەوە یاخود نا بەڵێ ئێوارەتان باش من پێ دەڵێم کە هەسەدە و دیمەشق بەڵام کە وەکو وا پێدەچێ کە دیمەشق یاخود باڵی تورکی لە دیمەشق ڕەتی دەکەنەوە کەوا ئاگربەست درێژ بکرێتەوە کاتێکەوە ڕەزامەندی هەبێت لەلایەن ئەحمەد شەرعەوە دواتر ئەوە دەڵێن کەوە ئاگربەست درێژ ناکرێتەوە کە پێویستە تۆ چۆن دەڵێیت دەتەوێت کەوە خوێن بەرامبەر بە ئاگربەست بێت کاتێکەوە سەختیەک هەبێت بۆ تێکڵاوکردنەوەی هێزەکان تۆ دەتەوێت لە چەند ڕۆژێکدا هەموو شتێک کۆتایی ببێنی تۆ پێت وایە خۆت پێ دیکتاتۆرە بەرامبەر بە خەڵک دواتر ڕەتی بکەی یان جێبەجێ بکەین یان خود جێبەجێ بکەن جێبەجێ دەکەن بەڵام دەبین بەڕاستی خۆدزیینەوەیشی ڕاستەقینە هەیە لەم بابەتەدا حکوومەتی شەرع خۆدزیینەوەیشیان هەیە لەم بابەتەدا هەمووان لەسەری ڕەزامەند بوو بۆ مانجێت بەڵام ئێستا قسە و باس لەسەر ئەوە دەکرێت لە دیمەشقەوە کە باس ئەوە دەکەنکەوە ئەمڕۆ ئاگربەستەکە کۆتایی دێت واتە لە دوای ئەم کاتژمێرەوە دیسا خوێن دەڕژێتەوە کە بەرپرسیارەتەکەی لە ئەستۆی ئەحمەد شەرعە کە ئەو خۆی دەڵێ من زەعیمم کە پێویستە پارێزگاری لە خەڵکی خۆی بکات پارێزگاری لە بەرپرسیارەتی خەڵک بکە بەرپرسیارەتی هەڵگرێت سیدکە ناکرێت ئێمە قسەی بکەین و لەسەر زەوی شتێکە ببینیت بەڕێز ڕامی دیمەشق بۆ پێداگرا لەسەر ئەوەی ئاگربەست درێژ نەکرێتەوە تا ئێستا ئەوەی کە هەیە بەم شێوەیە ئاگربەست کۆتایی هاتووە دیمەشق دەڵێ هیچ شتێکی فەرمی نییە بۆ درێژکردنەوەی ئاگربەست ئەم پێداگری دیمەشق لە بەرژەوەندی کێیە؟ چونکە باڵی تورکی لە حکوومەتی سووریا کە باڵە بەهێزەکەیە کە باڵی ئەسعەد شەیبانیە کە ڕەتی دەکەنەوە ئاگربەست درێژ بکرێتەوە ئەسعەد شەیبانی خۆی دەیەوێتکەوە بەڕاستی ئەو ئاگربەستە درێژ نەکرێتەوە چونکە باسی گەماروی کۆبانێ ناکات باسی گیان لە دەستدانی منداڵان ناکات لە گەمارۆدانی کۆبانەوە کاتێکەوە بینیمان کەوە دۆخەکە بەم شێوە خراپە لە کۆبانێ بەڕاستی هیچ ئومێدێک نییە کە بڵێن هیچ ڕەوشتێک لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتی و وڵاتانی عەرەبی نییە کاتێک کە دەبینین بەم شێوەیە خەڵکی کورد دەکوژن و هیچ جوڵێکیش ناکەن ئەمە کەی ڕەفتار و ڕەوشتە ئەوەی کە دەرحەق بە کورد دەکرێت بەڕاستی نەکراوە بینیمان کە وڵاتانی ڕۆژئاوا هیچ متمانەیەکیان نەماوە بە هیچ شێوەیەک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سەردەمی ترامپ بەڕاستی خیانەتی ئەنجام داوە خیانەتی ئافرین خیانەتی گرێسپی ئێستاش خیانەتی باکو ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا کە ئەم ناوچەیان ڕادستی ئەحمەد شەرع کردووە بەبێ ئەوەی کەوا هیچ ڕێکەوتنێکی ڕاستەقینە لەسەر زەوی هەبێت بەڕێز ڕامی دواتر ئێمە سەر ئەو ڕێکەوتنەی کە تۆ گومانت هەیە لەسەری چەند جارێگەڵی ڕێکەوتنی ڕاستەقینە بەڵام بابزانم دۆخی کۆبانێ دەڵێن زۆر ناسەقامگیرە ئەگەر بەو شێوەیە بەردەوام بێ کارەساتی گەورەی مرۆیی لەکەوێتەوە ئەمڕۆ 5 منداڵ گیانیان لە دەستداوە بەهۆی سەرما و سۆڵە و نەبوونی خۆراک و خواردەمنیەوە ئێوە چیتان پێکرێت دەتوانن چی بکەن دۆخی کۆبانێر بەو شێوە بمێنێتەوە؟ نەخێر هەرگیز پێویستە هەمووان کار بکەین پێویستە داواکاری یەکەم ئەوە بێکەوە کۆتایی بە گەماروی سەر کۆبانێ بهێنێت چۆن ئێمە
دابنیشین بخەوین بەڕاستی کۆبانەوەیش گەمارۆ درابێت خەڵکەکەی گەمارۆ دراوە منداڵەکانی گەمارۆ دراون دواتر کۆمەڵگەی نێودەوڵەتی چی دەکات کۆبانەیە لە 4 ئاراستەوە گەمارۆ دراوە سەیانیان لەلایەن ئەحمەد شەرعەوە چوارەمیان لەلایەن تورکیاوە پێویستە لەسەر ئازادی خوازان لەسەر کورد سنوورەکان بشکێنن بۆ ئەوەی کەوا کۆمەکی مرۆیی بگەینن بە کۆبانێ بەڕاستی ئەمە مێژوو تۆماری دەکات لەسەر ئەحمەد شەرع کەوا منداڵان گیانیان لەدەستدا لە ژێر گۆمارۆ لە سەردەمی دەسەڵاتی ئەحمەد شەرع ئەمە مێژوو تۆماری دەکات لە ماوەی چەند مانگی ڕابردوو بینیشمان کەوا چەندین پێشێلکاری ڕوویان داوە منداڵان لە ژێر گەمارۆ گیانە لەدەستدا پێویستە لەسەر کورد لە ئەوروپا خولەخۆ بشاندان بەردەوام بن لە بەردەم باڵۆزخانەکان دوو داواکاریان هەبێت یەکەمیان هێرشەکان بوەستێنرێت لە هەمان کاتدا پێویستە گەمارۆ و ئاپلۆقەی سەر کۆمارێ هەڵبگیرێت داواکاری هەرە گرنگش ئەوەیە کەوا پێویستە نوێنەرایەتی ئەمریکا نوێنەری ئەمریکا کار بکات لە پێناو تەواوی ڕۆڵەکانی سووریا نەک تەنها لە پێناو لایەنێک کار بکات لە دیمەشق. بەڕێز ڕامی چەند شەوێک بەر لە ئێستا لەگەڵ وتەبێژی وەزارەتی بەڵێ فەرموو قسەکە تەواوکە. گرنگتر لەمانە کە دەمەوێت باسی بکەم ئەوەیەکەوە پشت بەستن بە زەعیم و سەرۆک مەسعود بارزانی چونکە بۆتە ڕەمزیەتی ئازادی خوازان لە هەموو چیان و لە لای کورتەوە کە فشار لەسەر لایەنە نێودەوڵەتیەکان کە ئەو ئابلۆقە تاوانکاریە لەسەر کۆبانەی هەڵبگیرێتە. بەڕێز سیدکە تۆ دەزانی کەوا بۆچی لەم کات و ساتەدا کۆبانەی گەمارۆ دراوە چونکە کۆبانەی ئوستوڕەی داعشی تێکشان ئەفسانەی داعشی تێکشان بینیمان کە دوێنێ بینیمان کە ساڵیاتی ئازادکردنی کۆبانەیە بوو بەڵام دەبینین دیسان جارێکی دیکە خەڵکی کۆبانەی گەمارۆ دەدرێنەوە هاوشێوەی داعش. باسی شەڕی داعشت کرد کۆبانەیە بووە ڕەمزی بەرخودان و ڕوبەڕووبوونەوەی شەڕی تیرۆر و داعش لە بری جیهان ئێستا ئەمە پاداشتەکەیەتی ئەیدەنەوە ئەتەوە بڵێ بەڵێ ڕێک وایە ئەمە خیانەتێکی نێودەوڵەتیە ئەمە پیسی پرۆسی و پۆخڵاواتی نێودەوڵەتیە کاسێت ئازادی خوازان شەڕی داعشیان کرد ئێستا گەمارۆ دەدرێن بەڕاستی گیان لەدەست دەدەن دواتر تیرۆرستانی داعش دەبنە قائید ئەمێ کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەمێ پیس و پۆخلەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی کە گەیشتن بەم ڕۆژە. بەڕێز ڕامی چەند شەوێک بەر لە ئێستا بوو لەگەڵ وتەبێژی وەزارەتی ناوخۆی سووریا گفتوگۆم کرد باسی ئەوم کرد کە کۆبانێ گەمارۆ دراوە ئابلوقە دراوە کارەساتی مرۆیی لەیەکەوێتەوە ئەو بە هەموو شێوەیەک ڕەتی کردەوە وتی شتێکی لەو شێوەیە و لەو جۆرە نیە هەر هێزێک هەر تیمێکی میدیایی ئێوێ بچێتە ناو کۆبانەی ئێمە هاوکاریە بین بەڵام ئەمڕۆ بینیمان ڕۆژانی ڕابردوو بینیمان هەواڵ و زانیاریەکان شتێکی ترمان پێڵێن یعنی قسەکە ئەوەیە ئێوە ئەتوانن چی بکەن چۆن کۆمەڵگەی نێودەوڵەتی تا ئێستا هاوکاری ئێوەی نەکردووە بەدەم ئێوە نەهاتوە ئێوە و ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ هیچ کەسێک لەسەر خەت نییە لەگەڵ ئێوە وڵاتانی ئەوروپا. سیرکە ئێمە هیچ وڵاتێکمان نییە کە بە پارە پاڵپشتی ئێمە بکە ئەندامی لە ناتۆ ئێمە وەکو ئازادی خوازان کار دەکەیت لەگەڵ لایەنە حکومیەکان خۆپشاندان هەیە لە ئەوروپا بەردەوامە ناوەستێت لە پێناو سەرخستنی کۆبانێ سەبارەت بە نورەدین بابا چەندین تۆماری کۆرمان هەیە بەڕاستی ئەو ڕاستەکان چاواشە دەکات نورەدین بابا چەندین جار درۆی دەرحەق بە کورد بڵاو کردوتەوە من زۆر باش دەیناسم کاتێکەوە چالاکوان بوو ئەو کەسێک کە ڕقی دژی بە کورد هەیە با نەگەڕێنەوە زۆر بە مێژوو چونکە ئێمە دەیناسین ئەو چێە چونکە ئەو دەزانێت کە کۆبانی چیە ئەو تەنانەت ناتوانێت ناوی کۆبانێش بێنێ ئەو دەڵێ عین العەرەب. باش بەڕێز ڕامی با باسی پێشێلکاریەکان بکەین ئەو پێشێلکاریانەی کە ئەنجام دراوە ئەوەی ئێوە بینیوتانە ئەو وێنە زیندوانەی کە ئێوە بینیوتانە کامانن چونکە دیسانەوە دەچمەوە سەر قسەکانی وتەبێژی وەزارەتی ناوخۆی سووریا دەڵێ ئەوە هەسەدەی ئەوە لایەنی بەرامبەرەکە پێشێلکاری زەق و دیارەکە حکوومەتی دیمەشق پابەندە بە تەواوی ڕێکەوتنەکان و جێبەجێکردنیان و ئارامی و سەقامگیری بۆ سووریا بە پێکاتەکانەوە ئێوە چیتان بینیوە لە ماوەی ئەو چەند ڕۆژی شەڕەیە؟
سیرکە بەڕاستی چیرۆکی نورەدین بابا بەڕاستی ئەوان دەڵێن کە هەسەدە پێشێلکاری دەکەن دروزەکان خۆیان کوشتوان نورەدین بابا گوتەبێژی وەزارەتی ناوخۆ کاتێکەوە هەڵیان کوتایە سەر سوێدا لەگەڵ هۆزە عەرەبەکان بەڕاستی لە دەواازەی سوێدا سوپاسی هۆزەکانی کرد کاتێکە گوتی هێزەکانی ڕژێم گاتونە تا سوێداوە بۆ ئەوەی کەەوە ناو بژیوانی بکە لێوان هۆزەکان و هێزەکانی دروست بۆیە بەو کەسە دەڵێن نەنورەدین بابە و نەوەزیری ناوخۆ بەڕاستی هیچ گرنگیژیان پێ نادەین چونکە ئەمە تاوانەکان بە بەڵگە دەکەین تاوان بە دەنگ و ڕنگ بەڵگە دەکەین کە ئەوان ئەنجامی دەدەن دەسەڵاتی نوێی دیمەشق ئەنجام دەدات ئەو باس لە کام سوپا دەکات باس لە کام سوپا دەکاتکەوە مەدەنیەکان بە قوربانی دەکرێن خەڵکی دیکە چەکە هەڵگرتووە بە دەنگ و ڕنگ هەیە ئەمانە هەموو تۆمەر کراون بابەتی نورەدین بابا بەڕاستی ئەو کە گوتیان نەیگوتووە بەڕاستی لیژنەی لێکۆڵینەوەی نێودەوڵەتی هەیە ئامادەیان هەیە لێکۆڵینەوە دەکەن ئەوان پێمان دەڵێن چی داوە ئەوەی کەەوە نکۆڵی دەکات لە تاوانەکانی ناوچەکە ناراویەکان تاوانەکانی سوێدا یاخۆ یان خۆ بەرپرسارەتەکەی خۆ بزۆتێتەوە ئەمە نکۆڵی بکات بۆ بیخەتە سەر هەسەدا ئەمە بەڕێزرامی دوایین پرسیار زۆر بە کورتی وەڵامم بیتەوە سوپاس دەکەم ئەوەیە کە لە دوای کۆتایی هێنانی ئاگربەز ئێمە چاوەڕێی چی بکەین لە سووریا و بە دیاریکراوی لە ڕۆژاوە پێویستە چاوەڕوان بین پێویستە چاوەڕوان بین گەلی کورد بپارێزین لە کوشتن و کوشتار کورد بپارێزین لە ڕۆژانی ڕابردوو بینیمان کە تاوانی جەنگ تاوانی دروژی مرۆڤ دژی کورد ئەنجام دراوە دژی هەسەدەنا دژی کورد ئەمانە تووشەی کوردیان زمان ئەستەمە ئەوان باسی هەسەدە دەکەن تاوان دژی کورد ئەنجام دراوە ئەوان دەیانەوێت کەوا ئەو شۆڕشە کوردیە لە ناو ببن لە پێناوچی لێ نەگەڕێنکەوە کورد ببێتە خاوەن مافی خۆی لە چوارچەوەی سووریایکی یەگرت و کە کەرامەتی هەمووان تیدا پارێزراو بێ خەڵک شکۆی پارێزراو بێت پێشەکاری دیشی بەرەمبەر نەکرێت من پێت دەڵێم دووبارەی دەکەمەوە کاتێکەوە کورد شۆڕشی کردووە بە هەزاران ساڵەوە بەر کاوەی حەدات بینیمان کەوا تاوکۆ ئەم ساتە شۆڕشەکە هەر بەردەوامە من گەلی کورد گەلەکە دەمێنێتەوە هیچ شتێکم بەڵام پێویستە بەرپرسارەتی تاوەکان بخەینە ئەستۆی ئەحمەد شەرعەوە بەڕێز ڕامی پرسیاری زۆرم هەبوو گفتوگۆی زیاتر هەڵەگرێم باسە بەڵام کاتەکەم کۆتایی ها و گەلێک سوپاس کە ڕاستە و خۆ لە قاهیرەوە لەگەڵم بووی